خوێندنی قورئان لەسەر خەڵکێکە ئاثەوارێکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ بەتاڵبوونەوەی سحر. ئەوڕۆ برایەک حرمەتم هەیە بۆی تەلەفۆنی کردو، برایەکی زۆر عەزیز و خۆشەویستەیەک لە شارەکە، مامۆستا برایەک کێشەیەکی زۆر گەورەی لێ قەوماوە، ئێوێ بێ کێشەکەی خۆت بۆ باز بکە بزانە چارەسەری شەرعی چییە بێ. منیش گوتم خۆ سحر و جادو نییە، چوە سحر و جادوی منە کەس وەرەگرین نە مقابلە کەسەکەی نە خۆمان لە کەسەگەینی. بس ئەو برا زۆر مەکانەت هەیە، زۆر عەزیزە بەلای منەوە، گوتی مامۆستا وەڵای جادێ کێشەیەکی ئەو کاوێ. زانیم ئەوە هەر ئیشی سحر و جادووە، بەڵام ناوێ بە من بڵێ چکە پێشتر بە ڕەخزی نەدەنێ. گوتم بابێت. هاتووە ئەڵێ مامۆستاوە چند مانگە 6 مانگە ژنم هێناوە، هیچ کێشەمان نییە لەگەڵ ئەو ژنە، ئەوەی کێشە بێ نیمە لەگەڵ ئەو ژنێکی مسڵمان. هەموو شتێکەکەی ئەگاتە مەرحەلەی سەرجێ ئەو ئافرەتە قبوڵ ناکە، دنیا هەڵبستێ ناتوانم و ناتوان. ئەوە 6 مانگە چەندە من بەزاوە نەبوومە و نایەڵێ منش ئەڵم تەلاق ئەمرێ خۆ بەخسوودێنم چۆ تەلاق مەدەی نابێ من تۆم خۆش شێتەوە مێردی منی ئێ بابا ئاخر مێرد و ژنی مێرداتی خۆ هەردانە نانیشی گورە ڕۆژە بخۆن و نقل بخۆن و چاتێکە چا بخۆن. یعنی ئەڵەگەی کشە خەون هەموو شتێک ئەکەین لەگەڵ یەکە تەنها سەرجێ و جیماع نابێ نایەڵێ. وەڵحاصڵ ئەی گوتم جا تۆی نایەڵ یان ژنەکە، گوتی ژنەکە نایەڵێ. ئێجا گوتم کاتە ژنەکە نەخۆشە یان تۆ گوتی ژنەکە نەخۆشە، ئەدی گوتم تۆ بۆ هاتێەوە بۆ سمێر زنە کوا ژنەکەت. گوتم ئەتۆ کێشەی تۆ وام زانی زەلامت کوشتە تەلەفۆن ناوێری وا برێی، بانقت بڕیوە ناوێت تەلەفۆن وا برێی، شەڕت کردووە خەڵکت کوشتلی خۆم واموت. زانیم هەمووی هەر کێشەی کورد سێحەیە. وەڵا حەکایەتێ بجێڕەوە بابە تاقەتی حەکایەتم نییە. ژنەکەت کوا؟ گوتی وا لێرەوەنی لە شارەکەی خۆتی. گوتم بڕۆ بەیانێک گەراتوە بە خاتەوە برایە ژنەکەت بێت. گوتی مامۆستا دوو جار ڕوقیەمان خوێندوە، دوو جار ڕوقیە، دوو جەلسە ڕوقیی بۆ خوێنراوە. تمار چا نەبووتی ناوە. تم بۆم بێنە نەزانم ئەگە سەحرایە خوێن. هێنایەتی وەڵڵاهی بەس ئایەت کورسیم خوێند، بەس ئایەت کورسی لەگەڵ ما جئتم بالسحر إن الله سيبطله بس هاژناکە بوو بە وەحشێک و هاوارێکە لە گریا تاکو پێچ کابرا شۆک و مامۆستا ئەمە دوو ڕوقەمان بەسەرا خوێندووە دوو جار دوو جەلسە ڕوقیە ئەو ئافرەتە نەیوتوە لەل هەر هیچ هەستمان بە هیچ نەکردووە. ئەوە بۆ وای لێیان ئێستا گوتم تێگەیشتش دەکرد مەسحوورە وتی تندە بڕۆ گوێرە خۆت لەو ڕوقیە بگرە. ئەوە یەک زەیتونیش با خۆی پێچەوە بکە، ئاوی زەمزەمیش بدێ با بخواتەوە 24 ساعت چاک ئەگەر چانم چانم کەی مشکلیم نەکات. گوێ لێ بەو برایش بڵێ جارێکی تر خەڵک بۆ من نەنێری ئیشی سحر و جادو، ئیشی سحر و جادو ناکەین، نەمە جالمان هەیە نە وەختمان هەیە برای من چاوکەین. چە قەزدی من تێ بگات یعنی دوو جەلسە ڕوقەی بۆ خوێنراوە ئەو جا ئافرەت خۆی نەجوولان. من نەزانم کاکە ئەوە بەستنە، من بەس ئایەت کورسیم بەسەر خوێندرۆ ئافرەتەکە بەستە زمانی هاوارێکرە گریا و قالبی ئەلەرزی ئاوا لێها مێردەکە شۆک بوو. وتم کاچ من تەلاقدان کچی خەڵکت هێناوە ئاسانی تەلاقەتی ئاگات لێی بێ گوناحە نەخۆشە تۆ چ پیاوێکی قورتاری کە هاوکاری کە ئەوە بکەوە کە چاکەوی. ئەگەر چانە گوتم جا ئێشتا هیچ نەبوو تۆ غێر متەفائیلی تۆ نەخشەی لێ ئەدەی خوا چاکە خۆمە جای ناکەین بڕۆی بوو کە چاکەوی ئینشاءڵڵا. گوتی باشە مامۆستا ئەوڕۆ وەڵای ئەوڕۆ جێ خەڵک وا زانیمە ڕوقیا کاکە نایکەین خۆ بە زۆری نییە برای من مێنە لای ئێمە ئێمە ڕاقی نانوت ساحری ئەوە دوو جەلسە کابرا دوو جەلسە ڕوقەی بەسەر خوێندراوە ئەو جا هیچ هەستێک هیچ گۆڕانکاری هیچ شتێکش نەبووە بەس ئایەت کورسیم خوێندووە لەگەر یەک ئایەتە خەڵەس. گوێ لێ برا چ سەحرم نییە بەخوا چ جنم نییە بەس یەقین بە ئایەتەکان هەیە باوەڕم بە ئیشەکە هەیە باوەڕم تەوەکل بەسەر خوا بەهێزە بەرامبەر بەو مەسئەلەیە خوا سبحانه وتعالى پیشانەدە مباشرەت. على كل حال خوێندنی قورئان کاریگەری زۆر گەورەی هەیە. هەنوومونێن بۆ هێنا بۆ خوێندنی قورئان، بەڵام باشە ئەوەی پێشی من دوو جەلسە ڕوقیان لەسەر خوێندە ڕوقەی کامل ئەو ئافرەتە بۆ تەئسیرێ نەکردووە پرسیار دروستە بێ ئەڵێن شمشێر تیغا کە شمشێر تیغا ئایا
هەموو کەسێک لە شمشێر وەشانێ وەکو یەکە ناوە. ئیدەن خەلەل لە شمشێرەیان لەوەی کە شمشێرە وەشێنێ ئەوەی کە شمشێرە وەشێنێ. تەوەکوول تۆ لەسەر خوا ڕاقی تێگەیشتی معناکانی ئاەتەکە، هەروەها خوێندنی واقعی ئاەتەکە و تەوەکوتە لە ئەسنای خوێنە چکەوە ئاەتانی ڕووقی هەمووی تەوەکولە، هەمووی هاوارکردنی خوا بە ئەسما و سیفات تۆ دڵدای خوا بێ. زان چۆن تەفسیرەکە